دەوەرە ئاوا با ئیشکەین بزا کامان هەیە دڵمان سەغڵەت بێ بزا کامان هەیە کێشەی دەرونیمان هەبێ کاکە تۆ ملیۆنێک بۆ یەکێکە دەیتە عەمەلیات حەیای ئەبەی ماڵی کاولەکەی لە هەموو شوێنێ باسیەکەی برازاکەم بەخوا پارەکە عەمەلیاتێکم بۆی کرد بە ملیۆنێ دەبا پیاو هەبێ بتوانێ ملیۆنێ پەیاکە ئەمە ئیش و کار و کەسابەتی ئەهلی بەهەشتە خوای پەروەردگار ئەفەرمێ خەڵکی ئەهلی بەهەشت لە دنیا وەرە با ناو خۆمان لەمانە تۆمارکەین إنما نطعمكم لوجه الله بحصري ككاتيك من خير وصدقة أكم كاتيك من وتار أدم كاتيك سرداني فقير وهجار ونخوش أكم كاتيك شيء كوملايتي هي لبيناو خوا دقصي خير أكم لبيناو كي لوجه الله لا نريد منكم جزاء ولا شكورا نتشا وري أوم دور روجيتر من هاتو ما كيشيتو خوم كيشم هبو نهاتي أمرو تو زكاة خوري ومن زكاة أدمتو دوو ڕۆژیتر من لێکەوت بوو زەکاتت نەدا پێم پێویستە ئەمە پێوەربێ لەلات و هەر کەسێکش ئەبێتە ئەهلی بەهەشت ئەمە پێوەری بێ نەوەک وەڵا هەفتەی ڕابردوو کێشەیەکیان هەبوو ڕۆیشتین دوێنێ دایکم وەفاتی کردنایە تۆ ئەم پێوەرە ئەمە پێوەری هات دێی نەهات ناڕات چۆن ئەبێ ئینسانی موسڵمان وابێت پێوەر لای من و تۆ ئینەما نوطعمکم لوجه الله کەسێکە بۆ خوا ئیشی کرد چاوەڕێی وەسف و سەنای خەڵک ناکە چاوەڕێی پاداش ناکا لە ساڵانی داهاتووە کە کابرا دەوڵەمەند بوو ئینجا بێ پاداشت بداتەوە دیاری و هەدیەت بۆ بکە بۆچی ئینا نەخاف من ربنا یوما عبوسا قمطریرا بە هۆکاری ئەم ئیشەکە بدەنها بۆ خوا ئەیکەی لە پێناوی چییە خۆشەویستان لە پێناوی ئەوەیە من و تۆ ئەبێ لە ڕۆژێ بترسین دەموچاوی خەڵکی تیا ڕەشە بێ خوا پەنامامدا خەڵکی چارەسیا بێ کاتێک کە بە خۆی دێتەوە لە ڕۆژی قیامەتە ماڵ و سەروەت و سامان و دەسەڵات و پارە و هەموو شتێکی لە دەستداوە بەڵام تۆ لێرە هەموو ئیشەکانت بۆ خوایە دەموچاوت ڕەش نابێ لەوێ فوقاهم الله شر ذلك اليوم ولقاهم نظرة وسرورا انجا ألوي جنابت خواي پروردگار لجاتي چار الرشي قيامت ولقاهم نظرة وسرورا بخوشي وخوش گزراني اگيت خواي پروردگار او خوايي كلا دنيا يشد بو اوكر بلام هر كاتيك ان احسنتم احسنتم لانفسكم خوشويستان والله كسي كخير اكا كصدقه اكا كايشي خلچي را افريني والله فيش اوي كخواي پروردگار لروجي قيامتا بم موقفه بتوشاد بيتوا خلچي زور لقلتوا خوش گزران ودل خوشه چون براي برزم كاتي ككيشيك هي ككسي بيويستي بتوا كايشي خير هي وانا زاني كاتي كنخوشك هي جنابه عملياتي كيبوكي دولمني تو بيويست بفاري خلق نيه مالو بنالت لخوشيايا سياري جوانت هي برازایەکت نەخۆشە بە ملیۆنی عملیاتێکی بۆ ئەەکەی حەز ئەکەم بزانی والله هەموو خزم و کەس و کارت دوعای خێر بۆ تۆکە ئین ئەحسەنتم ئەحسەنتم لئەنفوسیکم تو ئەو خوایە سوێنتان ئەدەم بەخوا چ کەسێکەیە لە ئێوە ڕۆژێک دەستی گەنجێکی کردبێ دوو نەسیحەتی خێری کردبێ تا ئەو ێوارەیە نەشەی نەبووە لەسەر ئەو قسە خێرانی کردوێتی برای بەڕێزم ئێمە نابێ ئەو شتانەی هەمانە تەنها لە خۆمانی قەتیسکەین چونکە ئەم ڕۆژگارە ئەبێ زۆر بە وریایەوە ئیشی لەگەڵ بکەیت خوشترين كات باشترين كات اويا كمنو توي مسلمان ان احسنتم احسنتم لانفسكم خوايا كمن ديم لمشي نقصاكم بو ام مسلمان انا خوايا من شاكم لقل خو ما كردوا ريزد لمن كردوا ككومل يا مسلمان بيجوم لي بقري او ابي اهواك كات توج دي بونيش اداي واجباتك كردوا خود ضل بعيشك خود خوشه دور اهوا بايش كاين بزا كمان هي ظلمان صغلت بي بزا كمان هي شي دروني ما نبي كاكتو مليونك بو هيك قديت عمليات حيايا بي مالي كاولكي لا هموش يعني باسيكي برازاكم بخوا بارك عملياتكم بو يكرب مليونيه دبا فيها هبي بتواني مليونيه فياكا بو يكاتي كتو بو خوا مخلصا ايش اكي في وركته وين احسنتم احسنتم لانفسكم من برازاي خوم عمليات كردوا اگر كري خوم بو بابي منت بو يمكن بەڵام کوڕ براکەمە زۆر بە خۆشحاڵیەوە بۆ یەکەم دراوسێمە خزمە کووردە هاوزبانە ئەو کاتە ئەو نەشئەیەی لە دڵی کەسی خێرکەرا هەیە کەسێکەوەها ئەهلی ئیسلاح و چاکسازیە کەسێکەوەها دەست ئەهێنێتە سەر هەژارانە کە کەسێک پێویستی بە قسەیەکی خێرە بۆ یەکە ئەو نەشئەیە لە ناوتووە بەس ئینسانی عاقڵ هەستی پێیەکە بۆیە بەردەوام چاکە بکە لەگەڵ خۆتە کە بۆ خەڵکت کردووە چاکەت لەگەڵ خۆتا کردووە خەڵکی خۆشتی ئەوێ خەڵکی دوعای خێرت بۆکە کاتێکیش کە دنیا جێئێڵی هەموو خەڵک بە ئەسەف و داخەوەیەوە بۆ تو